هەر نازانم ئەچیتە دوکانێک شتێک بە 10,000 چیتە بەعزە دوکانی بە 15 بێ ساحێبین کەسێک نییە لەم بازارە لە خەڵک بپرسێتەوە بزانێ بۆچی ئاوا دەفرۆشن بە هەوەسی خۆیان فێڵێک لەیەکە نەڵێ شتەکەی من تورکیە و هی من باشە و ئەجا کوا قایم قام کوا ساحێبمان هەیە کوا حکومەتمان هەیە ها بەخوا ناگەڕێن ئیشیان بەس ئەوەیە وەکو مەسوولەکان پارەکانە دزن و ئەیخۆن هەر گیرفان پڕکردنی خۆیانە بەزەیان بۆ خەڵکانایەتە بڵێ و خەڵکە پارەی پێ نییە با بە ویژدانەوە ئەم شتە بفرۆشین شتێکی کەمی بخەنە سەر و بەزەیان بۆ خەڵکەیا بێتەوە. خەڵک ئێستا تجار علاقەی نێبەوە کە خەڵک پارەی پێ نییە پارەی پێێتی ئەوان علاقەی ویان نییە ئەو کۆمپانیانە کە شت دێنن هەر دۆلار بەردێتەوە بە ئارەزوی خۆیسە تۆم ڕۆ دۆلار بڵێن 1000 دینارزییا کاپچۆ لە بازار فەرقەکەی کە پارچێشتی لێکڕی ئەو 1000 دینارەی خاتە سەر یعنی علاقەی ویان نییە ینی بەتەنگ خەڵکەوە بن یام خەڵکەوە نەبێوان کۆمپانیایەتر ئەو بە دۆلار ئەیفرۆشێ و هیچ کەموزیایی ناکە. هیچ هاوکارێکیشی ناگەن حکومت مەجبوریە هەشتەکە بێ بازار یعنی زەختی زیاتریش لە سەرەکە لە چاوجارانە زەرفی پێ زیا کردووی کێشی گولکی پێ زیا کردووی علاگەی پێلا بردووی زەرفەکە گرانتر لە علاگە ئارد گرانتر بووە ئەوانە فەرقی هەیە یعنی تو ئێستا فەردی ئارد بە 26,000 27,000 کڕی بێ بچە جاران بە 23,000 22,000 فەردا 4,000 چۆتە سەر یعنی معقولە تۆ گرانتر بێ ئارزانتری بە حکومت بڵێم کۆرۆنا هەب بەسەرا ئەوان لێ کرد بوو بە 31,000 دابەڵسیەوە ئێستا هەیە دوکانەکەی 2 ملیۆن کرێ ئەدا هەیە 3 ملیۆن کرێ ئەدا یعنی لەو حاڵەتەیە کابرا ئەبێ چی بکە دەرزنێ لە چێک ئەکڕێ لە من بە 24,000 2,000ەکەوێ لەسەری هەیە بە 1500 خێر هەیە بە 1000 دینار خێر یعنی ئەگەر ئەویش نییە بە 1000 دینار خێر لە چکێک ئەی 2 ملیۆن کرێ چۆن دەرکە ئەی مەسرفی ماڵوناڵی چۆن دەرکە ئەویش بە هەمان کاتە قەیرانی لەسرە وەکو لژنەی قایم قامێت تا ئێستا بۆ هیچ شێوێک بۆ بازاڕی ئێمە نەهاتۆ بڵێ تۆ چۆن ئەکری چۆن ئەفرۆشی یا هیچ هاوکاریەکی ئێمە نەکراوە هەتا ئەو بتوانێ بڵێ ئەوە وا بکڕەوە وا بفرۆشە لە چڕێکەوە حکومەت هاوکاری منی کردووە نە لە کارەبایە کراوە نە لە خۆڵا کراوە ڕۆمانگانە 5,000 بەس کری خۆڵێم کە فڕێن ئەسڵەن خۆڵیشمان نیە ئێمە تێگەی لە هیچ ڕێکەوە هاوکاری ئێمە نەکراوە تا ئێمە بتوانین گوێ لەوەم بگرین کە بڵین ئەو سعری ئەوێڵێ بیفرۆش شتیوان نەبووە بۆ نمونە تۆ خۆت ئێستا دەستدایە شتێک وتێ بە مەبلەغێ پارە کڕیومە ئەوە بە دەرزەن لای من زیاتر ئەکەوێ وەک لەوەی کە تۆ کڕیوتە چۆن کابرا ئەیا بە سعری دەرزەن کەمتریش لەو حاڵەتەیە بەڵام ئەوە ئەگەڕێتەوە بۆ کوالەتی کۆنتترۆل کە نییە لە وڵاتەیە ئەگەر بێت و لە خاڵە سنوورەکانەوە کوالەتی کۆنتترۆڵێکی مەزبوط هەبوو ئەو وەختە شتەکان هەرچیە کۆپی بوو ناتوانێت داخڵیکە بەڵام ئێمە ئەوەمان نییە نە لە حدودەکانی خۆمان نە لە حدودەکانی دەرەوەی کوردستان بڵێن لە عێراق و لە بەغا و لە بەسڕە و لەمانە ئەمە بازاڕی حڕە کە بازاڕی حڕ بەڵام ئەوەی مهمە کە خەڵک ئیستیغلال نەکات هەیە کراوە زۆر زۆریش کراوە قەت ناڵێم نییە ئەم ئاوە بە 250 دیرە بوو لێ بە تێفەدیری وەختەوە مغرامەوە هەموو داخستنە بە چیەکرێت ها ئێمە ڕۆژانە لیژ نەمانێ سەدانی شوێنانەکە سەدانی گەنجینەکانەکە هەژ نرخێک بەرزبوونەوە بەخۆ بینێ ئێمە بەبێ هۆکار هەزارەها سەرپێچی هەزارەها سەرپێچیمانەیە ئەم 6 مانگە پسوڵەمان لایە ئەوە تا ئێستا 1270 پسۆڵەی سەرپێچی کراوە بۆ شوێنانەی کە پابەندی ڕێنماکەنەوە دوای سکاڵی هەوڵاتە لیژمان لایە ڕۆژانە هەچ نرخێک بەرز بێتەوە لە هەر شوێنەکە ئێمە تەلەفۆنەکانمان کراوەیە چەندها ژمارەمان بڵاو کردێتەوە بۆ هاوڵاتی وە ژمارە سەیشمانەیە کە ڕۆژانە هاوڵاتیان پەیوەندی پێوەکە هەچ نرخێ بەرزبوونە بەخۆی بینێ ئێمە دەست بەجێ بەداچینی بە ئەگەر لە مەزەرەوە نەبێ ئەگەر چکە زۆربەی ئەو شتانی کە بۆمان ئێمە لە هەوڵاتی دەرەوەیە ئەگەر لە مەزەرەوە بەرز بوو دەسەڵاتی میتانی خۆی ئێمە جهێتێکی تەنفیزین بۆی ئاماژە بۆ شتانە بین ئێمە نووسراومان بۆی لەسەر جەم شوێنەکانە بۆم بەستی بەدواچوون بۆ شتەکان هەچ کاتێ دەسەڵاتەکان درایە و دەست بەزارتی بازرگانی لەسەر جەم شتەکانە ئەوە ئێمە بۆ نمونە بتوانین دابینی زۆر بەریشمەکان بکەین بۆ شوێنانە ئەتوانین بە شێوەیەکی بەرچاوتر کاری چاودێری پشکنی بکەین و تونتریکەین لەسەریان
یەکێک لەو کێشانەی کە لە بازاری کوردستان شێواویەک و ناجێگیریەک هەیە ئەوەیە کە قۆڕخکارێکی زۆر لەلایەن شەریکە حیزبیەکان و لەلایەن دەسەڵاتەوە هەیە بۆ هێنان و ساختکردنەوەی کاڵا و بەرهەم و خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان. یەکێکتر لە کێشەکان ئەوەیە کە قاچاقچێتێکی زۆر لە دەواازە سنووریەکان هەیە کەمەوە کات بەرهەمی ناکوالێتی و بەرهەمی خراپێنێتە بازارەکانی کوردستان و ساغ بکرێتەوە. یەکێکتر لە هۆکارانەوە کەوای کردو بازاری کوردستان شێواویەک و ناجێگیرێکی پێوە دیار بێ بریتە لەوەی کە جۆرێک لە شاردنەوەی بەهای حەقیقی کاڵا و شمەکەکان هەیە لە بەکاربەر واتە کاتێک بەکاربەر کڕی کاڵا و شمەکێکە کرێ یاخود خزمەت گوزارێک بەکارێنرێ بە هاو حقیقەتی کاڵا و شمەکەکەی پێ ناوترێ و نازانرێ و لەلایەکی ترەوە چاودێریکی زۆر ورد لەسەر بازار نییە کە لە کاتێکا کە شڵەژاویەک یاخود ناجێگرێک لە بازار هەبێ بتوانرێت لە ڕێی ئەو چاودێریەوە وا بکات هەم نرخ هەم کوالەتی کاڵا و شمەک و خزمەت گوزاریەکان جێگیر بکرێ. بۆیە کوێی ئەمانە کە لە بازاری کوردستان بەدی ناکرێت بازارێکی ئازادی تەواو و پێرفێکتمان نایەت.